دووبارە سڵاوتان لێبێت تەوەری دووەمی ئەم ڕووماڵەمان لەبارەی بۆچوون و تێڕوانینی لایەنە سیاسیەکانی دەرەوەی پێنج لایەنە سیاسیە سەرەکیەکەی هەرێمی کوردستان لەسەر بەشداریکردنی کورد لە حکوومەتیەکەی عەبادی حکوومەتە نوێەکەی عێراقدا. ئەمان بۆچوونیان چییە؟ ئایا ئەو گلەی و ڕەخنانەی ئەمان هەیانە لەوە سەرچاوە دەگرێت کە پرسیان پێ نەکراوە بۆ بەشداری ئەو کۆبوونەوەیان نەکردووە کە بە کۆبوونەوەی لووتکەدانرا لە نێوان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتوودا کرا، یاخود ئەمان لایەن وایە مەلەفی کورد لە عێراقدا مەلەفێکە خەریکە دەسوێت و لە بەغداوە گوێ لە هەولێر ناگیرێ. بۆ قسەکردن لەسەر ئەم مەسەلانە میوانداری بەڕێزان حاکم ڕزگار غەفور، ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و بەڕێز نەسڕوڵڵا سوورچی بەرپرسی مەکتەبی سیاسی حیزبی ئایندەی کوردستان و هەروە ئەندامی پێشووی پەرلەمانی عێراقمان کردو سوپاسانەکەین. سەرەتا کاک نەسڕوڵڵا ئەگەر ئەو پرسیارە بەڕێز بکەم، کورد پێوترێ شەرمنانە بەشداری ئەم کابینە نوێ دەکا، بەو پێی هیچ مەرج و پێشمەرجێکی لە ناو ئەجیندەی کاری حکوومەتی کەی عەبادیدا نەچەسپیەوە نییە. ئەم بەشداریە چۆن دەخوێنیتەوە؟ طبعا پێم وایە بەنسبەت بەشداریکردنی ئەم جارە ئەم کابینەیە خۆی لە ئەسڵە نەدەکرا، بەڵام خۆی کە ئەمریکا بەجددی هاتە سەر خەتەکە و ئێرانیش هەروەها بەجددی هاتە سەر خەتەکە و قەزیەی داعش دروست بوو، ئەمە هەموو هۆکار بوون بۆ ئەوەی کە ینی کورد بەشداری ئەم کابینەیە بکات. بەڵام پێش ئەوە طبعا خۆتان نەزان کورد پێش ئەم کابینەیە باسی سربەخۆیی و دەوڵەتی سربەخۆی دەکرد، بەڵام ئایا داعش ئەم مەسەلانەی لەبیر کورد بردەوە؟ بە سەراحەت من وای تێ دەکەم لە بیری بردەوە، وای کرد کەوا کورد بیر لە ڕێگایشتر بکاتەوە. ئەمەش کە لەژێر فشاری ئەمریکا بە دەرەجەی یەک و هەروەها فشاری ئێرانیش کە بۆ داعش بیری کوردی بردەوە لە کاتێکە هەموو وڵاتەکان کە باز لە هاوکاری کورد دەکەن، باز لەوە دەکەن کە کورد دەبێ مولزەم بێ بە یەکپارچەی عێراقەوە. کۆنگرەی پاریس کە کرا بۆ پاڵپشتیکردنی کورد لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا یەکێک لە خاڵە ئەساسیەکانی ئەوەیە لە چوارچێوەی عێراق و دەستوری عێراقدا هاوکاری کورد دەکرێت. کەواتە عینەن ئەوەی ڕەئی منە لە مەوزوعەکەی کە ئێستا عەرزم کردی، کەواتە ئەگەر کورد بەشدار نەبێ لە دروستکردنەوەی عێراق و یاخود بەشداری عێراق نەکە ئێستا لەم زروفەیە، ئەوان ئیستیعدادی ئەویان نییە کەوا بتوانن یارمەتی کورد بدەن و یارمەتی کوردیشیان نەئەدا ئەگەر بەهاتایە کورد ئیلتیزامی خۆی دیار نەکردایە بەو یەک پارچەی خاچی عێراق. ئێمە پێشترێ پێش ئەوەی ئەم مەسەلەی داعش دروست بێتن کە مەسەلەی دەوڵەتی کوردی هات، دەمانەویست بزانین ئەو نەخشە ڕێگایە چییە کەوا کورد ئەم دەوڵەتی پێ دروستەکە. مەسەرەن ئێستاکە لەو ئێمە لە کاتێک داینە کورد وەزعی قەیرانی دارایی هەیە لە مانجی دووە تامان ئێستا ئەوە هەمومان نەزانین و ئەمە دەمازانێکەوە پێشمەرگە وەکو پێویست پەرچەک نەکراوە، پێشمەرگە کە ئەمانە هەمووی یعنی بنچینەن بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی، بەڵام ئەمانە نەمانە بینی کە نەمانە بینیت داوامانەکە نەخشە ڕێگایەکە نەمانەتوانێت مەسەلەی دەوڵەتی کوردی بە تەواوەتی بڤەیە و یەک خەتی سووری بەسەرەوەیە نابێ بچین بەلایە؟ نەخێر، من ئەڵێم کەی زروف ڕەخسا، بەڵام ئێستا کە ئەو زروفە بۆ دەوڵەتی کوردی نەڕەخساوە تاکو ئێستا، بەڵام زۆر ینی نێزیک لە 1920ەوە لە تەشکیلەی حکوومەتی عێراقی ئێمە چاوەڕێ دەکەین زروف بڕەخسێ. ئەمە کەی دەڕەخسێ؟ وڵای ئەم زروفات خۆی ئەم وەزعیانە زۆر سەریع دەڕۆن، ئەم وەزعی ئێستا حالیان وەکو پێشان نییە. مەسەرەن لە پارەوە هەتا ئێستا تو سەیری ئەحداسەکان بکات چۆن چۆنی بووە. من پێم وایە ینی ڕۆژێک دادێ ئێستا کە حالیان کە خۆتە زانی مووسڵ و ئەنبار بە منطقە سونیەکە ئێستا کە حالیان لە ناو عێراق نەماوە، ئێستا مووسڵ نەماوە، تکریت نەماوە، ڕۆمادی هەر ماوە و نەماوە، ینی لەم بینەیە کەواتە ینی ئەو ئیقلیمە سنیەکە تقریبەن زیاد بوویتەوە ئێستا حالیان لەژێر دەستی داعشدایە و ئەگەر بێت و پاک نەکرێتەوە کەواتە ئەو قلیمە زیاد بووە. کە قلیمە زیاد بۆ بورە دەبێتە دوو ئیقلیم دەمێنێ، ئەم دوو ئیقلیمەش هەر خۆی تقریبا زیاد بوویتەوە، ئەوش هەر زیاد بوویتەوە لەبەر شیعستان و کوردستان. زۆر باشە. کاک حاکم ڕزگار، ئەگەر ئەو پرسیارە لە بەڕێز بە شێوەیەکی تر بکەم، پرسی کورد لە بەغدا مەلەفێکە سوا مەلەفێکە گرنگی پێ نادرێ، عەقڵیەتی سیاسی لە عێراقدا عەقڵیەتێکە ئێستا وا مەعامەلە لەگەڵ کووردا دەکا کە برا بچووک هاوڵاتی پلە دوو نەک شەریکە بەش مشارەکەی سیاسی بکاپی. بەڵێ دیارە گەر
بگەڕێنەوە کەمێک بۆ مێژوو لە دوای ساڵی 2023 چەند کابینەیەک لە عێراقدا تەشکیل بووە. هەمیشە لەم کابینەیەدا ئەفزەڵیەتی دوو لایەن یاخود دوو پێکهاتە لە عێراقدا دراوە بەسەر پێکهاتەیەکی ترە. لە چەند دەوراتی پێشترە پێکهاتەی کورد و شیعە ئەو ئەفزەڵیەتیاندا بەسەر سوننەیە، بەڵام لەم قۆناغەدا کە حکوومەتەکەی عەبادیە و کە کورد لە سەرەتاوە شەڕێکی بێهودەی کە لە گۆڕینی شەخصەکانە لە ئاستی سەرۆگۆزیرانەوە تا ئێستا وای کرد کە ئەمە هەردوو پێکهاتەی سوننە و شیعە ئەم جارە بە تەواوەتی لە حیلفێکدا یاخود لە چوارچێوەیەکدا کۆبکەنەوە کە لەسەر حسابی کورد بێ. بۆیە بەشداریکردن جیاوازە و شەراکەتیش جیاوازە، واتە ئەمەی ئەبینێت پێم وایە ئەگەر تێبینی بکەین و بە دەستکەوتەکانی کورد مقارنەی بکەین لەگەڵ ساڵەکان و کابینەتەکانی پێشترا ڕەنگە لە چاو پۆست و ئیمتیازەوە هەر شتێکی بەو شێوەیە نەبێت. لە چاو مافەکانەوە کە پێشترەگەت هەیە بکەین هەر لە ڕابردوودا لە ڕێکەوتنامەی هەولێر بێت حکوومەتەکەی مالیکی پابەتبوونی خۆی بە حەڤە خاڵی کوردەوە ڕاگەیان کە پێم وایە تا کۆتایی کابینەکەشی لە گرفت و لە مەشاکل زیاتر نەیتوانی خاڵەکانی جێبەجێ بکە. لێرەیە کەینە سەر پێکێدانی ئەم کابینێ سەیرەکەین بە جۆرێکەیە ئەمجارە نەک پابەت بوون بە شتێکەوە. پێم وایە هیچ پێشمەرجێک و هیچ شتێکی ئەو توێتیان نییە تاکوت کورد بتوانێت لەسەرەوە ئەجندایە کار بکە. وەکو بینیشمان لە سەرەتای تەشکیلکردنی حکوومەتەکە سوننە و شیعە زۆر بە بێمنەتانە حکوومەتی خۆیان پێکێنا و بەڵام بۆ چونێکی کورد لە دوای 2023ەوە ئەوەندەی متمانی گەورەی بەلایەنی شیعە هەبوو، ئەوەنەی پشت گیری لەلایەنی شیعە دەکرد، ئەوەندە دوورکەوتەوە لە سوننە. ئەم یاریکردنەی کورد لە کاتێکە شیعە و سوننەش هەر کاتێک شتێک لە دژی کورد بێ هاوتەوا دەبن. یعنی ئەم یاریکردنێکی ناڕاز نەبووە لە معاملەکردنی سیاسیمانە. کورد هەمیشە لە دوای 2023 نەیتوانیوە هاوسەنگێک ڕابگرێت لە نێوان پێکهاتەکانی عێراقا بێت لە نێوان ئەو فرەجەمسەریە بێکە لە منتیقەکە هەیە. تەنان لە کێشە ناوخۆیەکان ئەگەر تێبینی بکەین لە مەسەلەی هاتنی تاڕق هاشمی یاخودەوانێ بینی سوننە و شیعە کێشە لە دوای کێشە ڕوویە، کورد هەمیشە هەوڵیەیە ئەیویست هاوسەنگیەک خۆی وال بیشان بە بێلایەنانە یاخود بە جۆرێک لە جۆرەکان، بەڵام لە ئاخریشا لەو سەرەوە بە شێوازێک تەیەکە و کە زەرمەند دەبوو. تەنانەت ئەگەر تێبینی بکەین لە شەڕی داعشیشە لەم دوایشە بە هەمان شێوە لە بەرەو کورد پێوان ناتوانێت ئەو هاوسەنگی ڕابگرێ. ئەو ژەڕەنگە پەیوەست بێ بە سیاسەتی منتیقەکە و ناوچەکەەوە زیاتر بە فاکتەر زاتیەکانی ناوخۆی عێراقەوە بێ لە هەمان کاتیشاوەمان بێت نەچێشی ئەو سوننە لە یەک شتایەکە گرنەوە کە ئەویش عروبە و عەرەبیەتەکەیانە فەزلی بدەن بەسەر قەومیەتێکی تری وەکو کوردە. زۆر باشە. کارتی فشار بەدەست کورتەوە ماوە بەدەست کوردەوە ماوە کە بیخاتە ناو حەوزی سیاسی عێراقەوە یاخو کورد زۆر ڕوود بۆتەوە هیچ کارتێکی بەدەستەوە نییە. کارتی کورد ئێستا کە تەنها ئەوەیە پێداگری لەسەر ئەوە بکاتن کە دەستور جێبەجێ بکرێت. بە قەنەعەتی من هیچ فشاریشتر نییە، تەنها تاکە لایەن لە عێراقا کە پەیوەستە بە دەستورەوە کورد نییە، دەبێ کورد بێ، دەبێ کورد بێ، خۆی کورد دەبێ پەیوەزی بە دەستور. من پێم وایە هیچ کلایەنێک بە مەزبوطی نەسونە و نەشیعە و نەکورد پەیوەست نەبووینە. بەڵام لایەنەکانی تر پێشێلی ئەو دەستورە دەکەن. بڕینی بودجەی هەرێمی کوردستان پێشێلکردنیشی دەستورە. لەو بەرەوە لە بەغداوە دەوتێ ناردنە دەرەوەی نەوت بەم شێوەیە پێشێلکردنیشی دەستورە، واتە دەستور هەمووی پێشێلیەکە هەمووشی دەڵێن بامر زەمین پێوە. بەڵێ ڕاستە، لێرە قسەکە ڕاستە، بەڵام ئایا کە دەڵێ بودجەمان بڕیەوە ئەوان قسەی خۆیان هەیە لەسەر مەسەلەی بڕینی بودجەش. خۆ من ناڵێم من لەگەڵ ئەو قسەی ئەوانم، بەڵام ئەوان قسەی خۆیان هەیە لەسەر بڕینی بودجە. ئەوان دەڵێن کورد پێیوەست نییە بە دەستور، لەبەر ئەوەی بە جۆرەی دەستور نابێت کورد سەر بەخۆنەوتەکە بفرۆشێ و پارەکەش نەداتە هەر. دەبێت ئەگەر بفرۆشێ 1970 بگەڕێتەوە بۆ خەزینەی عێراق 1970 بۆ خۆیەتی. بەڵام بەنسبەت ئەوە کورد ئەگەر پەیوەستبی بە دەستور و پێداگیری بکە لەسەر جێبەجێکردنی دەستوری عێراق، من قەنەعەتم وایە دەستوری عێراق مافەکانی کوردی 90 مافی کوردی تایە. ئەمە بەنسبەت مەسەلەی جێبەجێکردنی دەستور. بەس ئەمە بکە ئەگەر لایانی بەرامبەر نیزام نەبێ پێوە لایانی بەرامبەریش ناچار بێ ناچاری کە چرک و شتێک هەیە لە عێراق پێڵێن محکەمەی ئیتیحادی لە عێراق هەر قەزیەک دروست بوو لە بینی هەرێم و حکوومەتی عێراق ئەتوان بیدەنە محکەمەی ئیتیحادی ئاخرشت ئەو ڕێی ئاخر بۆ ئەوە. زۆر باشە. کاک حاکم ڕزگار، یعنی ڕێیەک هەیە هەمیشە باز لەوە دەکات، دەڵێ ئەوسا
شیعە و کورد لەگەڵ ئەوەدا بوون کە عێراق پارچە پارچە کرێ ئیلە ئاخری چی لێ بای لێ بێت چونکە ئەمان ئینتیمایان نەبووە بۆ شتێک ناوی عێراق و عێراقی یەکگرتوو بێت تەنها کە تیرەیەکە ئەم قەومیەت و ئەم نەتەوانەی بەیەکەوە بەستۆتەوە بەڵام ئێستا پێداگیرەکە شیعەیە شیعە پێدا دەگرێت لەسەر یەک پارچەی خاکی عێراق و شیعە لای وایە هەرێم ناکرێت بەم لایەنە نادەستوریانە بێ و بچێتە دەرەوەی لوعبەی عێراقی کەواتە معادلەی سیاسی لە عێراقا نەگۆڕاوە و کورد دەبێت بەخۆیان بچێتەوە بەتاکید گۆڕاوە لەبەرەوە وەکو جەنابی شاماژت پێدا لە سەرەتای 2023ەوە کە هەموو پێکاتەکان ڕویان کردە عێراق وە کوردیەکێ بوو لەوانی کە دەوڵەتی نوێ عێراقی بنیات نایەوە فاکتەرێکی ئەساسی بوو چکە لەبەرەوەی پێگەی هەرێمی کوردستان و واقعی کورد بە شێوازێک بوو لە چاو ئەو سەرکردانەی کە لە معارەزەیە ژین لە تارەوگا ژیان هاتنەوە عێراق چ شیعە بوو چ سوننە بوو کورد موقعیەتی بەقوتر بوو لە ڕووی ممارەسەکردنی سیاسەتوەمانەوە شیعەش بەو تێڕوانینەی هەبوو کە وای ئەزانی کە کاتی خۆی کە بریبەر و حاکمی مەدەنی عێراقی یاسایەکیان پەسەند کرد کە هەر محافەزەی ببێ بە ویلایەتێک وایە دەزانی بەو شێوەیە ڕەنگە ئەمان بتوانن بگەنە دەسەڵات لە بەرەوەی مەحروم بوون ماوەی 80 ساڵ زیاتر لە دەسەڵات بانگەشەی ئەویان نەکرد تەنان باسی هەرێمی جنوبیان نەکرد بەڵام کاتێک کە گەیشتنە دەسەڵات و زانیتیان هەموو عێراق لەژێر دەستیەوانایە و لە ساڵحیەوانایە و نارەکانی خۆشیان بە جۆرێک لە جۆرەکان لە پرۆسی سیاسی وردەوردە لە سوودەوە دوایەوە تا هاتە سەرەوەی کە لەگەڵ کوردیشا کێشە و گرفتەکان قوڵ بێتەوە کە تۆ مەسلحەتی شیعە لەوەیە کە عێراق یەک پارچە بێت لە بەروی حکوومەتی بەدەست خۆیەتی زۆرینەی جوڵەکانی دەوڵەت بەدەست خۆیەتی کە عێراق یەک پارچە بێ یاخو معادلەیەکی نێودەوڵەتی هەیە معادلە نێودەوڵەتیەکەش معادلە نێودەوڵەتیەکەش یارمەتی دەریان بووە بۆ ئەوەی کە شیعە خۆی لە دەسەڵاتە بۆ نمونە تۆ باسەکە حکوومەتەکانی عێراقی بکەین لە سەردەمی پێشترا مالکی گەورەترین خزمەتی ڕەنگە بە ناوچەکە و بە جەمسەری شیعە کرد بێت لە مەنتیقەکەیە لە ڕووی پاراستنی سیارگەوەی کاک حاکم ڕزا یعنی دەڵێن ئەگەر لە سەردەمی عەلی کوڕی ئەبوی تاڵب و عومەری کوڕی خەتابەوە خوا لیان خۆش بێ سعودیە و ئێران ئەوەندە ڕێک نین لەسەر یەکشت لەسەر ئەوەی کە عێراق یەک پارچە بێ بەتاکید کورد چۆن نتوانێت ئەم یاریە بکە باسی دەوڵەت بکە باسی ناردنە دەرەوەی نەوت بکە باسی ئەو بکە کیانی سەر بەخۆی هەبێ یعنی لا دوانیە کورد یاریەکی عەجیبەکە لەناو ئەم بۆ سێدا کارێکی وەکو من پێشتری وتم کورد بۆ کورد کارێکی یاسان نییە لاوەڵشەوە هەر هەوڵی داوە بێوێ هاوسانگی ڕاگرێت بەڵام وەکوتم لە ئەنجامە بە هاوسەنگەکە نشکاوەتەوە بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان بە زەرەری زۆرجار کوردی شکاوەتەوە ئێمە لەمیە ئاسان نییە بتوانین چکە لە بەرەوەی موقعیەتی کورد لە نێو ئەو قۆمیاتانە تا یاخود لە نێوانە فرەجەمسەریە گەورەیەدا ڕەنگەگەر مقارنەیەکی بکەین لە معادلەکەدا فەرقێکی زۆر هەیە جیاوازێکی زۆر لە بینی کورد و ئەو دەوڵەتاناکە ئێمە خاوەنی هیچ کیانێک نین تا بتوانین بەو شێوە بێ هیچ دەوڵەتێکی تر نییە هەمان سەرم تەوەرە گرنگانە کاک نەسروڵڵا لە دوای 2023ەوە مفاوەزاتی کورد جەنابەت پێشتر ئەندامی پەرلەمانی عێراق بووی ئاگاداری مفاوەزاتی کورد لەگەڵ بەغدایە ڕۆژ بە ڕۆژ پاشەکشێ بەخۆیە دەبینێ ڕۆژ بە ڕۆژ باڵانسی کورد لە بەغدایە ڕوو لە کەمی دەکا ڕوو لە کزی دەکا ئەمەش ناگەڕێتەوە بۆ خەلەلی سەرکردایەتی سیاسی کورد لە پێش هەموو شتێکدا خۆ بێگومان سەرکردایەتی سیاسی کورد بەرپرسە لە مەسەلەیە لەبەر ئەوەی لە دەورەی یەکەمی پەرلەمان کە کورد لە حدودی وابزانم 72 ئەندام پەرلەمانی هەبوو لەو کاتی کەم لێوم جەمعیە وەتانی 72 ئەندام پەرلەمانی هەبوو بە یەک قسە بە یەک دەنگ و قیادەی کوردیش زۆر یەکگرتوو بوو کورد قسەی ئەڕۆیشت لێوێ بەڵام لەو کاتە بۆ ئاگاداریش سورنە بەشداری نەکردبوو لەم دەورەی جەمعیە وەتانی کە بڵێن یەکەم دەورەی پەرلەمان بوو بەڵام دواتر کورد احتیمامی بە هەندێک شتی لاوەچیدا احتیمامی بە شتە ئەسڵیەکان نەدا مەسەڵەن بۆ نمونە مەسەلەی کەرکووک ئەوەندەی کورد خەریکی مەسلەی نەوت و نازانم چی بۆ خۆ کەرکووک نەوتە و خاکە و ملەتە و هەموو شتێکە ئەمە زیاتر ڕوونکەیتەوە کەرکووک وەک شار لاوەچیە یاخود گرنگجیدان بە پارە و بە دەستکەوت لاوەچی بوو یعنی تۆڵەی هەنێ مەسلەی گرنگ لاوەچی گرنگی پێدران مەسەلە گرنگەکان پراوێز خرا باسی کەرکووک لاوەچی بوو بەڵێ کورد هەتا ئێستاش وەکو پێویست احتیمامی بە کەرکووک نەدا کەرکووک بگەڕێنەوە سەر هەرێمی یعنی لە 2023 تا ئێستا تەنها بانگەشەیەکی هەڵبژاردن بوو تەنها بانگەشەی هەڵبژاردن بووە کورد وەکو پێویست پێداگری نەکردووە لەسەر مەسەلەی کەرکووک ئەمە ئەو کات لە پەرلەمان یەک ئەندام پەرلەمانی شیعە لەو کاتی دژی ئەوە بوو
دژی ئەوە نەبوو کە یعنی دژی ئەوە نەبوو کەرک بێتەوە سەر هەرێمی کوردستان بۆ شیعەکان دوای ڕەئیان گۆڕە خۆی هەموو لە هەموو شیعەکانمانە پرسیدا گوت حەق خۆتانە هەینێ مادەی 140 نەبوو مادەی 56 هەبوو لە قانونی ئیدارەی دەوڵەتی موقت ئەو قانونی 56 کە قانونی برێمەر بڵێ ئەم قانونە هیچ شیعەیەک دژی ئەم قانونە نەبوو لە بە مالیکیشتەوە بەو حەیدەر عەبادیشتەوە کە ئێستاکە مەوجود هەمویان گوت کورد بە ئەمە بەگوێ ئەم قانونە تەطبیق کورد لە بەغدا کورد کاکە کورد ئەمە جارێک بڕێن لە کاتێکە کە نوێنەرایەتی سەرۆکایەتی هەرێم لای ئێمە بوو لە لای کا قادر عەزیز بوو بڵێن کە کاتی خۆی ئەو مەسلەی سومالیشی بینی لەسەر ئەم مۆزوع گوتی کاکە فەرمەوە پارەیە گوتان 100 میلیۆن کەمە و کردمە 200 میلیۆن هەتا ئێستا بێ ڕئیسێک بدۆزنەوە گوتی ئەڵێن تارق هاشمی ڕازی نیە تارق هاشمی چێ تارق هاشمی بۆ ڕازی نابێ مەسەن لەو کاتی ئەمە بەکو جددی نەبوون لە مەسلەی یعنی کورد زۆر جددی نەبوون ئێمە داوای پارەمان کردو داوای دەستکەوتمان کردووە ڕاست تۆ ئەندامی پەرلەمان بووی لە سەرەتای تەشکیلە ویلادەی عێراقی تازە لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە ئاگاداری ئەو پرسیارە کورد چی کردووە لەو سەرەتایانە ئەم عێراقا چۆن بەشداری تیا کردووە کورد بۆ پارە و پۆست و نەوت بووە یاخۆ بۆ مەساڵحی نەتەوەی و شتی گەورەتر بووە والله من ناڵێمە تو ئەمانە مەساڵحی نەتەوەیان ڕاچاو نەکردو بەڵام وەکو پێویست نەبووە بۆ نمونەشت پێ دەڵێم مەسەرەن من بووە لە زیاتی ئەو قیادەی کورد کە ئەمریکا داوای دەکردن عێراق بنیاد بنینەوە دەمگوت جارێ پێش هەموو شتێک حقوقی ئێمە دیار کە ئەو زێ ئێمە ئامادەین بچین لە بەغا بەڵام ئەتۆ کە بچێ بەغا و هیچ حقوق خۆش دیار نەبێ و قەزی مادەی 140 و ناوچەدا بڕێژاوەکان تاکو ئێستا وەکو خۆماون باشە ئەوان نیانەتوانی بە ئەمریکا بڵێن ئێمە بەشدار ئێستاش لەم حکومەتی عەبادیە خۆ زۆر ئاسان بوو ئێمە دەمانگوت کاکە وەرە یەکلاییکەوە ئێمە لەگە حکومەتی بەڵام ئێمە دەوتێنەتەوەی قەت بەرامبەر ئەمریکا نەمانوتەوە نە ڕەنگە تاکەنەتەوە بین لەسەر جا لێرە ئەگەر ئێمە ئەو ڕێی ئێستا دەرببڕین بڵین کاکە ئێمە بەشداری ناکەین تا ناوچەدا بڕێنراوەکان دەگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بڕوا بکە لەوانەیە ئەمریکاش لەوێ لەو حاڵەتە تەنازوڵات بۆ فەشەلەکە لەوا بخێنینەوە کە سەرکردایەتی ئەوە عەقڵیەتی سیاسی لە بەغدا عەقڵیەتێکە کورد پەراوێز دەکا وەلای وایە ئەوێ پرۆسەی بە شیعەکردنی عێراق دەست پێ بکات پرۆسەی بە شیعەکردنی سیاست ئەی خەلەلەکەی سەرکردایەتی سیاسی کوردیش نەبووە بەتاکید من هەموو تاوانەکە ناخەم ئاستۆی بڵێ ئەوەی عێراق بڕێوە بات بە دڵنیاییەوە تۆ ئێمە بۆ نمونەوە ساڵێک ئێمە لە کۆمەڵە مەشاهیل و گرفتان لە کوردستان ئەنجامەکەی بەچی گەیشتووە کۆمەڵێ ڕەنگە لە ئاسی دیبلۆماسیاتی دەرەوەیە هەندێک هەنگاو درابێت بەڵام لە ئاسی ژێرخانی اقتصادی و اقتصادێکی سربەخۆ بەو شێوێ نەبوو بێت لە ئاستی سەربازی ڕەنگە لە ئاستێک یعنی ئەمانەش هەموو پاڵپشتێکی بەهێزن بۆ ئەوەی کە کورد بتوانێت مافەکانی خۆی بچەسپێنە لە عێراقی نوێدا یاخود بێ هەر کیانێک هەر بەتالیبێک دروشمی کۆنفیدرالی بچی بێ بەرزی بکاتەوە بەڵام هەموو بەتاکید لە ئەستۆی ماڵی کوردیشا هەیە ئەوە نییە بە تەنیا بڵێن تەنها لەسەر شیعە و سونە و ئەمریکا و فلان بێ بەڵکو کوردیش خۆی بۆ خۆی تووشی هەڵە بووە لەوەی کە نەیتوانیوە یاریکەرێکی باش بێ یاریزانێکی باش هەڵەکان لەسەر ئاستی جۆرا و جۆرن وەکو وتم ئێمە لە ئاستی کوردستانە نەمانتوانیوە ژێرخانێکی اقتصادی باش خۆمان هەبێت بۆ نمونە ئیرادەی خەڵکەکە هەیە لەگەڵ سیاسەتی گشتیە خۆی خەڵکی کوردستان لە 2005 بە پێی دەستور کە بڕیاریاوە لە چوارچێوەی عێراق بێ تا لەحزەیە و تام لەحزەیەش کە ناومانە کە وەکو جەنابیشتان پێشتر باستان کە باسی مەسەلەی دەستورتانکەی کورد ئێستا تا ئێستا بەس کورد باسی دەستورەکە ڕەبەرەوەی هیچ لایەنی کە باسی ناکە دوورنیەکێک لەو مەترسیانەی کە بۆ سەر دەستوریش هەبێت ڕۆژان سونە و شیعە ڕێ بکەن جارێک کە تعدیلیشی بکەنەوە کە ئەویش هەر لە زەرەری کورد ئەشکێتەوە لە ئایندەدا لەبەرەوە هەڵەکان لەسەر ئاسی ناوخۆیی هەیە کە تا چەند توانراوە کە تۆ لە کوردستانە هەموو یەکڕیزی هەموو لایەک پارێزی تۆ 5 لایەن بڕیار لەسەرەوە با یاخود کۆی ماڵی گشتی هەموو کوردستان چکە ئەمە مەسەلەیەکی نەتەوەی نیشتیمانیە ئەوەیە کاک حاکم ڕزگار پرسیارەکە ئەوەیە کورد دەڵێت من بەشم خوراوە لە بەغدا لە کاتێکا کورد بە درێژایی مێژوو پۆستی سەرۆکۆماریە بۆ بە درێژایی مێژووی ئازادکردن و پاش تەشکیلبوونی حکومەتی تازە عێراقی ئەگەر ڕاستتر بڵین پۆستی سەرۆکۆمار بە کورد بووە ماوەیەک پۆستی وەزارەتی تەختیر بە کورد بووە وەزارەتی دەرەوە جێگری سەرۆک وەزیران
وەزارەتی بازرگانی تەندروستی کۆمەڵی پۆستی گرنگتر بە کورد بووە جێگری سەرۆکی پەرلەمان کورد نەیتوانی و ئەم یاریە بکات لە ساڵحی خۆی بۆچی ئێمە کورد وەکو کورد کێشەمان پۆست و ئیمتیاز نییە ئەگەر وەکو پۆست و ئیمتیاز بخوێنینەوە ڕەنگەم کابینەیە کورد هیچی پێ نەبکرێ ئەگەم مقارنەکەین لەگەڵ کابینەی پێشترە کورد کێشەیەکی نەتەوایەتی هەیە لە ناو شەڕی بەغای کورد بۆ پۆست بووە کێشەیەکی نیشتیمانی و نەتەوەییمان هەیە کێشەی پۆست چارەسەر ئێمە ناکە وەکو جەنابە پێشتروتی لە کابینەی پێشتر ڕەنگە پۆستەکانمان زۆر زیاتر بێت لەوەی ئێستا حەقای بە وەزاریەکانەوەی بەدەست کوردەوە بۆ لە وەزارەتی دەرەوە و لە ڕێز جمهور و تەنانەت ڕەنگە لە کابینەکانی پێشترە ئەو دەسەڵات و ئەو توانە قودرەتەی هەبووە تەنانەت لە خودی وەزیرەکان و لە کەسەکانیشە ڕەنگە لەم کابینەیە بە شێوازی کە بێت ئەگەر تێبینی بکەیت تۆ دایمە لایەنی خۆت مەخێنەوە لایەنی بەرامبەریش بخوێنەوە سیرکە ئەم حکوومەتەی پێک هاتووە لە ئاستی عێراقدا لە ئاستی بۆ نبوونە هێزی شیعە سیر بکەین هەچی قیاداتی بارزی شیعەیە کە مخەزرە من لە سیاسەتا و وەلایەکی گشتیان هەیە لە ڕووی مەسەبەکەی خۆیان و هەموو لە چارچەوەی حکوومەتەکەدا بەشدارن هەر لە مەجلیسی عالاتەوە هەر لە تەیاری سەدریتەوە هەر لە حیزبی داعوەتەوە هەر لە حیزبی داوای ئیسلاحەوە تا ئەوانی کەش سونەش تەنانە سەیر ڕموزەکانی سونەش بکە ئەو هێزانەی کە هەبوون پێشتر سیرەکەی هەمویان بە جۆرێک لە جۆرەکان بەشداریان کردووە تەنانەت ئەوانەی کە نەیاریش بوون لە حکوومەتی پێشتراوەکو عەلایەوە ئەمانیش بەشداریان زۆر چاکە کاک نەسروڵڵا ئەوسا پێشتر ڕەخنە دەگیرا لەوەی کە یەکێتی و پارتی تاگڕەوانە بڕیار دەدەن و لایەن وایە کلیلی ئەم وڵاتە بەدەست ئەوانە ئێستا بوو بە 5 لایەن ئەم بۆچوونە لای حیزبەکانی دەرەوە ئەم 5 لایەنە دروست بووە کە بریتین لە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی وەزایدەن یەکێتی و پارتی کە 23 ساڵ تەجروبەی پێشووتر قسمەوە ئێوە گلەیتان لاوە بوو کە سەرکردایەتی سیاسی کورد ناکرێت لە 5 لایەن پێک بێ بۆ بە ئاشکرا ئەم گلەیەتان نەوت و ڕەخنەتان نەگر شەرمنانە ئەم قسانەتان نەوروژان پێشترێ ئەگەر ئاگاداربی لیژنەیەک هەبوو کە سەرۆکی هەرێم سەرپەرشتی لیژنەکەی دەکرد لە دەرەوەی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران کە ئەو حیزبانەی هەموو تێدا بوو ئێمەشی تێدا بوون و سۆسیالیستیش تێدا بوو ئەمانە یعنی ناوە ناوەکەوە بوونەوە و زۆر بڕیاری گرنگیشیانەدا بەڵام دوای دیکۆری نەبوو ئەم دانیشتن و کۆبوونەوە ئەمە دیکۆری نەبوو تەنها ئەوە نیشان بە کە هێزی سیاسی تر هەیە بۆ پەراوێزخستنی سێلایەنە گرنگەکەی ئەو فترێ معارەزە بوون کۆمەڵ و یەکگرتوو گۆڕان بەڵێ هەتاکو ڕاوێژکاریش بووی بێ زۆر باش بووە چون گوندەکشت هەیە مەسەرەن سەرۆکی هەرێم ئاگادارە بوو مەسەرەن ئەمانە پیانە گوت ئەمانەی ئەم حیزبانە بەڵام ئەوە نەما دوای ئەوە نەما ئێستا کە لەو 5 حیزبانیان کۆ کردوتەوە لەو 5 حیزبانیان کە کۆ کردوتەوە هیچ قیمەتیان بۆ خەڵکی دەرەوەی ئەو 5 حیزبە نەهێشتووە بە معنای ئەوەی نەک بڵێمە و قیمەت کە مەقسەدم ئەوەیە کە ڕاوێژیان پێ بکەن ئەگە تو سەیری ئەم حیزبانەی دەرەوە بکەی خۆ ئەم حیزبانش حیزبی شۆڕژێر بووینە حیزبی شاغ بووینە مەسەلەن دەوریان هەبووە ئەمانە کورسی زۆریان هێنەوە و پەرلەمان بڵێم خەڵک متمانەی بەوانە داوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەزانی ئێستا ملەتی کورد پێویستی بە یەک کەسایەتی هەیە یەک کەسایەتی ڕۆشنبیر و سیاسەتمەدار و مەسەلەن کەسایەتی چوکی دکتۆر محمود عوسمان خۆ حیزب نییە دکتۆر محمود نە حیزب بە و نە هیچە بەڵام ئایا کورد پێویستی پێەتی مەسەرەن ڕاوێژی پێ بکە لە زۆر مەسائل مەقسەدم ئەوە نییە کە دەڵێن 5 حیزبەکە ئەمە کەسایەتیمان هەیە لە ناو ملەتی کورد ئێستاکە جگە لە حیزبەکانیش کە زۆر زەروریە دائیمەن مەسەرەن شێوازێک هەبی شێوازێک ئەم شێوازە هەموو لایەنەکان کۆکاتەوە مەسەرەن ڕاوێژیان پێ بکەن لیان بپرسن چی باشە بکەن چی سیاسەت تا بریتە لەوەی ئێستا لەم خولە لەم گوێمەیە 5 لایانی ئەساسی 5 لایانی سەرەکی خاوەنی کورسین لە پەرلەمانی عێراقی ئەوان دەتوانن پۆ زۆرگرن ئەوان دەتوانن مناقەشەی بەغدا بکەن بۆیە ئێوە بانگێژ نەکراون قەیناکە ئێمە نامانێ بە پۆستمان نەدەنێ ئمە پۆستمان ناوێ بەڵام ئێمە دەمانەوێ بەشدار بین لە بڕیارەکە بزانین و ئێمەش قسەی خۆمان پێەیە کە ئەچین لەو کۆبوونەوە دانیشین ئێمەش پێیان ئەڵێن ئەمە باشە بیکەین ئەمەش خراپە نەکەین لەوانەیە قسەکانی ئێمەش ئیسیفادەی بۆ ئەوان هەبێ قەیناکە بە پۆستمان نەدەنێ هیچ مشکلینە پۆست چییە ئەمە زۆر حاکم ڕزگار گلەیەک لە ئێوە دەکرێت ئێوە نامە بەسمەوە حیزبانەی دەرەوەی و 5 لایەنە بە شێوەیەک لە شێوەکان لە پێشووتردا ساغ بوونەتەوە هەندێکتان بەلای پارتیا باتان ناوەتەوە هەندێکتان بەلای یەکێتیە بەیان ناوەتەوە پرسیارەکە ئەوەیە بۆیە هەمیشە بە چاوێکی بچووکتر بوورە تەماشای ئێوە کراوە حیزبەکانی تر کراوە بەڵێ دیارە ئەوە تێڕوانی ڕەنگە هەندێک
لایەنی سیاسی بێت یاخود هەندێک کەس بێت کە بەو شێوێ بەڵام هەموو حیزبێ سەنگ و قورسایی خۆی هەیە لەبەرەوە هەموو حیزبێکیش خاوەنی بڕیارات و ئیرادەی خۆی هەیە و سربەخۆی لە بڕیارەکانیان ئێمە وەکو حیزبی سۆسیالیست دیموکراتی قسە بکەین پێم وایە ئێمە حیزبێکی سربەخۆی خۆمان پاراستووە بەڵام هەر حیزبێک هەر لایەنێک لە ئامانجەکانمان نزیک بوو بێ لە ئامانجە نیشتیمانی نەتەوەیەکان بەو پێیکە ئێمە حیزبێکی نیشتیمانی نەتەوەین پێم وایە شتەکان لە ساڵی کورد بێت تەیدمان کردووە ئەمە مانایەوە نییە گەر سەیری پێکاتەکان نیشتمان بکەین لە کاتی هەڵبژاردن شتەکانە ڕەنگە هەر خولە و لەگەڵ چەند حیزبێکە لە ئیسلامیتەوە لە علمانیتەوە لە چەپتەوە لە نیشتیمانی نەتەوەیتەوە چوینەتە حیلف و تەحالوفاتەوە بەڵام هیچیشی لەسەر حسابی حیزبێکە نەبووە بۆیە لەو ڕوانگەیەوە ئێمە وەکو حیزبێکی سەربەخۆی ماڵمان کردووە ئەمە خاڵێکیان حیزب هەیە سەنجی جەماوەرین ئەمە خاڵێکیان کەنان ڕخنێ لە ئێوە دەگیرێت دەڵێن ئێوە بە تەواوەتی کورسیەکی تەواوتان بەدەست نێنان لە پەرلەمانی کوردستان لایەنێکی تر ئەم کورسی بۆ پڕکردنەوە یایی ئێمە ینی پرسیارەکەوەیە سەنجی سیاسی کە لە شارەعانە بوو ئایا دەکرێت سەنجی سیاسی بێت لە خطابی سیاسیە کاگ محەممەد ئێستا تۆگەر بەو ڕوانگەیە لێکی بینەوە لە کورسیا چڕی بکەینەوە خۆ ئەمانەی کە ئەم پێنج لایەنی کورسیان هەیە ئەمانە تعبیر لە هەموو میلەتی کورد ناکەن هاتە لە بەغایەمەکی وەکوتم کێشەی نەتەوایەتیمان هەیە ئایا ئەم کێشەی نەتەوایەتی پێوەستیە بە هەموو تاکی کوردیەوە لە نێویشیاندا حیزبەکان دەنگی یاوە بەم پێنج لایەنە کە کورسی بگەنەوەی کورسی بەدەست بەڵێ ڕازیم بەوە خۆ ئێمە لە پۆست لە خولەکانی پێشتر نە پۆستمانە بۆ نەیش بووە بەڵام ئێمە کە خۆمان بە حیزبێکی نیشتیمانی نەتەوەیی دانین مافیۆشمان هەیە کە خەباتمان کردووە لە وڵاتەیە بتوانین ڕۆڵمان هەبێ ڕۆڵەکە چییە بتوانین ئێمەش مووقیف خۆمان دەربرین ڕەنگە خۆ ڕەنگە کاریگەری و قسەی ئێمە باشتر بێت لە هیچ ڕوانگەیەکی تمۆحەوە نەبێ بۆ پۆست و بۆ ئیمتیاز و بۆ بین ئەگەر نوێنەرایەتی بکەین و داکۆکی لە مافە نیشتیمانی نێتەوەیەکان بکەین وەک لە چاو بڵێن ئەگەر هەوڵی پۆست بین خۆ چەند خولی کەش پێشتر بۆ ئێمە لە عێراقا هیچ پۆستێکمان نەبووە کاک نەسروڵڵا ینی باز لەوە دەکرێت ئەم حیزبانەی دەرەوەی ئەم پێنج لایەنە حیزبی نەتەوەیی و نیشتیمانی بوون و حیزبێکن مێژوویەشیانەیە حیزبێکی تێکۆشەرن بەڵام وڵاتی ئێمە هەرێمی کوردستان چۆتە ناو پرۆسێک و پێوتێ پرۆسی دیموکراسی ڕەنگە مێژوو زۆر گرنگ نەبێ ئەوەی گرنگە دەنگە خەڵک دەنگە بە ئەجیندا و بە بەرنامەی ئەو حیزبە بۆیە دەنگیاوە بۆ پێنج حیزبە لە ئێوەی پێ باشتر بووە لە حیزبەکانی ئەوەی پێ باشتر بووە مێژوو ناخێنێتەوە لە ئەمریکا ناڵێک کۆمارەکان چیان کرد و دیموکراتەکان ئەجیندایان چی بووە کەواتە بۆ ناڵێن فەشەلی خۆمان بووە لەوەی کە دەنگ بەدەستبێنین و متمانەی خەڵک بەدەستبێنین بەو شێوەی کە کورسیمان هەبێ خۆی بە دەنگ نەهینانی ئەمەش خۆی ئەگەر بۆی بگەڕێەوە دواوە ئەسبابی هەیە بەڕاستی یەک لە ئەسبابەکان ئەوەی ئیمکانیاتی مادی کە و حیزبانە بەڕاستی ئیمکانیاتی مادی ئەو تۆی نییە بتوانانی ناتوانانی کارتێک بۆ خۆی تەبعکە بۆ کاتی انتخابات کارت ینی کارتێک دیعای پێ بکە لە ڕێکلایم پێ بکە ئەمانەش مەسەرەن هەریەکی 5-6 کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە تۆ چۆن مقارنەی خۆت بە مقارنەی ئەوەکەی ئەمە یەک دوو بڕوا بکە ئەو انتخاباتی ئێمە زۆر پاک نەبووە یعنی بە وەکو پێویست کە تۆ بڵێ من مەسەن ئێستا کە من بە دەلیل و بە ئیسپات یەکشت بۆ ئەڵێ تەسەورەکەی لە نەتیجەی بیدا ئەو نەتیجەی ئەوەلی انتخابات کە پێش ئەوەی دەنگەکان تەواو بن خوێندیەوە حیزبەکەی ئێمە گوتی 3662 دەنگ نەتیجەی نهایی گوتی 3600 دەنگ یعنی 260 ئەو دەکەم کردووە تۆ بیستوتە کە خۆ ڕقەمەکە ئەگە زیادنەکە وەک خۆی ئەمینێتەوە باشە ئایا عەجەب ئەمە معنای چییە من لە تۆ پرسم معنای چیە من ئێستا خۆش وەڵام بەرەوە لەنا من بە تۆ ئەڵێم دەڵێم من ناتوان وەڵام تو ناتوانانی وەڵام بدەیەوە ئەگەر ئەمە تەزویر نەبێ بۆ من لە نەتائیجی ئەوەلی کە 90 دەنگ فەرزکراوە من ئەو دەنگەم هینەوە بەڵام کە 100 بوو من 200م کەم کرد زیادم نەکرد کەمم کرد ئەمە نانەزی انتخابات بوو ئێوە وای کرد کە کورسی بەدەستێنەوە دەنگ بەدەستێنەوە لە سەبەکان ممچینە ئێمەش بگەیشتینە مەسەرەن کورسێک فەرەزنە یعنی ممچینە ئەگەر ئەوە کرابووە ئەمە یەک خاڵی دۆمیشم بۆ باس کردی مەسەلەی مادی کە زۆر گرنگە مەسەرەن تۆ بتوانی ڕێکلامێک بۆ خۆت بکەیت و بتوانی کەناڵیش تەلەڤیزیۆنی استیقلال بکەیت کە تو ئەمە هیچ نەبێ تو چۆن ئەتوانی وەکو حیزبێک 5 کەناڵی هەبی 6 کەناڵی هەبێ وەکو ئەو دەنگ بێنی ئەمەش تەسیراتی خۆیە ئەوە خەرجیش لەوە ناپێستەوە بەڕاستی خەڵک ئەو شتەی ئەیبینی ینی باشە ینی کەواتە لاتان وایە ئەم فەشەلە کاک حەق ڕزگار ئەم فەشەلە ئەگەر کورد بیەنی ئەم جارە لە بەغدا ئێوە لی بێبەرین چکەلاتان وایە نە پرستان پێکراوە نە تەلەفۆنێکتان بۆ کراوە نە کۆبوونێکی بچووکیشتان لەگەڵا کراوە
بە تاکید بە دەرەجە یەکەمەوە پێنجلایەنەکە کە خۆیان کۆبوونیان کردووە لەسەری وەفدی فاوز بوون دیارە خۆیان بەرپرسیارەتی هەڵەگرن ئێمە ناڵێن خۆمانە دزینەوە لە بەرپرسیارە نیشتیمانی نەتەوەیەکان ئێمە گەر تێبینی بکەین من باسی حیزبی سۆشیالیست دیموکراتی کوردستان بکەم تا ئێستاش واقعی کوردستان بە شێوازێکە پێویستی بە بەرخودان و قوربانیدان هەیە تەنانەت ئێمە تا دوێنێ شەهیدێکمان داوە دوێنێ ینی شەهیدێکمان داوە تا ئێستاش لە سەنگەرەکانی بەرگری داین یعنی تۆ لە مەسەلەن نیشتیمانی نەتەوەیەکانە پێویستمان بە یەکریزی زیاتر هەیە پێویستمانە هەمومان مشارێک بین خۆتە توانی پرسی واقعەکە بینی بەدەست چیەوەیە ئیشەکان بەدەست چیەوەیە پێنج لایەنەکەیە کە خۆیان کۆبوونەوە ڕەنگە پێشتریش نەقدی ئەوەیان بگرتای بەڵام ئێستا سەیرەکەی پێنج لایەنەکە خۆیان بڕیارە نەقدیوان کردەوە مەبەستەوەی ئەو سەلانی کە پێشتر ئۆپۆزیسیۆن هەمانڕازە بوون هەمان شێستا دەڵێن هەمان تەجوبەیەکی پارتی دووبارە دەکەنەوە لەگەڵەوەی بینیمان ئەوە خۆق مەرحەلەکان تێپەڕ بەڵام هەندێک کەسیش ئێوە ناو دەبا لەگەڵ ڕێزم بۆ ئێوە دوکانێکی سیاسی نەک حیزبێکی سیاسی بن ئەوە ڕێی خۆیانە ئەگەر وایە ئێمە بۆ ئێستاش لە سەگەرەکانی بەرگریا بە پێشمەرگە و بە سکرتێر و بە ئەندامانەوە ئامادەی دیفاع لە خاکی کوردستان بکەین بۆ لە مەسائلەکانە تەواجودمانێ لە ساحە زۆر باشە ئەم پێنجلایانی کە بڕیار دەدەن ئایندەی کوردستان بەرەو شوێ دەبن ئەمانن بە دیوارێکە یاخود دەربازمان دەکەن و دەمانپەڕێنەوە ئەو بەر وڵی هیوای ئێمە ئەوەیە کە ئەوان کوردستان بەرەو ئاسوودەیەکی گەشت ببن ئەمە یعنی ئەگەر خۆشمانی تێدا نەبین بەڵام خۆمان لە ناو پاپۆڕەکەین خۆمان لە ناو باخیرەکەین یعنی هەموو کورد بێک سەرەتاکان وابینی بەرەو ئاسوودەیەکمان بەرن یاخود ئەمانن بە قەڵبەیەک ئاوکو کوردڵ نەخێر من بەو دەرزیە متەشائم نیم من ئێستاکەش ئەوەی کە ئێستا کورد کردی من پێم باش بوو بەشداری حکوومەتی عێراقی کرد بەڕاستی ئێستا هەرچەندە وەزارەتەکان ئەگەر فعالە فعالنیە وەزارەت مهم نییە بڕوا بکە گەر کورد یەک وەزارەتی شێبی گرنگ نییە گرنگ ئەوەیە قیادەی سیاسی کوردی چۆن خەریتە بۆ ئەم مۆزوع دانێ لا دوای ئەو خەریتەی لایە ئەو خەریتەیە ئەو دانێت چۆنەکە و چۆن زەختەکە و چۆن فشار دێنێ بۆ ئەمانە چۆن بتوانی حقوقمانەوە ینی بەدەست بێنێ پێ دوای ئەو خەریتەیە ئەو فشارە ئەکات وڵی خۆی ئەگەر نیکە بۆ قیادی کووردە ئەگەر نیکە من پێم وایە بیکە قیادەی کورد لەم کاتێ ئەوەنە وشیار و ئاگادارە بەوەی کە ئەم یاریە بکە و دەرچێتایە ئەخر ئەگەر ئەو یارێنەکە پێش ملەتەکەی خۆی تێچێ قیادی کورد پێش ملەتەکە تێبچێ خۆی تێچێ دەبی وشیار بێ دەبی وریابی هەتاکو خۆشی بپارێزی ملەتەکەشی بپارێزی لە دوای سوێن خواردنی وەزیرەکان بەشداریکردنی حکوومەتەکەی عەبادی و بڕیاردانی پێنج لایەن بۆ بەشداریکردن لە حکوومەتە نوێەکەی عەبادیە کورد لە کوێی نەخشە سیاسی عێراقدا دەبێ وڵا ئێمە ومێ دەکەین کورد بتوانێت لەم قۆناغا چکە قۆناغە سیاسیەکە گۆڕاوە تەنها ئومێدا یاخۆت چاوەڕوانی ومێ دەکەین و چاوەڕوانیشیم بزانین نەتایجی ئەم حکوومەتە تازەیە چی بەسەر نەتایجەکان چۆن نەخوێنیتەوە نەتایجەکان ئێمە وەکووتمان ئەبێمە سەیری واقع سیاسیەکە بکەین گۆڕانکاری لە منتیقەکەیان ڕوویداوە ڕوبەڕووی هەربێکی داسەپاو بۆ تۆ کوردستان زایدەن ڕەنگە لە ئایندەدا نەخشەی سیاسی بە جۆرێک لە جۆرەکان بگۆڕە تەنان لەگەر سیرکەی لە دەوڵەتی فەڵەستینەوە سیرکەی تاگاتە بۆ ئەم شوێنانە لەبەرەوە پێویستە ئێمە بە پێم قۆناغەوە کوتم پێشتریش لە ڕووی دیبلۆماسیەتەوە کورد لە ئاسی دەرەوە توانیوێتی سەرکەوتن بەدەست بێنێ بە جۆرێک لە جۆرەکان بەڵام لە ئاسی ناوخۆیەوەمانیار لە ئاسی ئەم پێنجلایەنەی کە ئێستا سەرکردایەتی سیاسی کورد دەکەن کوردستان دەبنە ئەو بەری دەریاکە و دەمانپەڕێنەوە یاخو پەندە کوردیەکە یاخو ئیدیۆمە کوردیەکە ڕاستە بڵێم دەماندن بە قەڵبەیەکە ئەتوانی لە خۆیان پرسی من لە تۆ دەپرسم ئێمە وەکوتم ومێ دەکەین بتوانن لەو ئەوەی پێشتر کراوە ئەوان باشتری بکەین ئێمە دوای باشتریەکەن ئیترەوە کەوتور سەر توانای ئەوان بۆ وەڵامی جملێ نایەوە باشتریەکەن یان خراپتر چاوەڕوین چارە هێشتا سەرەتایە ئیمڕۆ سوێنە باشتریەکەن یان خراپتر ناتوانم ئەمە مەسەرەن حکم لەسەر داهاتوو بدەین لەسەر ئایندە بدەین بەڕاستی ینی ئەوانە ئەمە چاوەڕێینە وەکو گوتی دەبی ئەوان بزانم چ ڕێگاگەگەنەبەر لێوارە دیار نییە مانگەشە و سەر لێوارە دیار نییە سەر لە ئێوارە دیارە بەڵام مانگەشە و ئەمە لەسەر ئەم مەوزوعە تەطبیق نابێ قەناعەت ناکەم تەطبیق بێ ئەمانە ئێستا کە چوینە بە گڕوتێنەوە ئەمڕۆ سوێندیان خواردووە با بزانین ئێمە ئەو شەش کەسە نیە مەبەستمان سەرکردایەتی سیاسی سەرکردایەتی سیاسی ئەوانە مۆڵەتی سێمان جەنداوەتە حکوومەتی بەغا ئێمەش مۆڵەتی 6 مانگە دەینەوان ئەدەینە سەرکردایەتی سیاسی و کاک حاکم من هیوادارم ئەو ئیرادەی لە تاکی کوردیا هەیە لە ڕووی بەدەستهێنانی مافەنەتەوەی نیشتیمانیەکان
ئەو ئیرادەیەش بگاتە ئاستی قیاداتی سیاسی هەبوو کوردستان بتوانین چکە ئەو ئیسیجاب وەڵامەی لە شقامی کوردی هەیە لە هەستینەتەوە هەیە هیوادارم ئەوانش زیاترەوە تۆزیف کردن بەرجەستەی داوتەوە وڵا داوتە ئەومێدی هەموو کەسێکە تاوان بڕوا بکە ئێستاکە لە جاشێکی ئەنفالچی بپرسە بڵێ حەز لە سێ دەڵی دەوڵەتی کوردی زۆر باش ئەوە هەمومان کە لەگەڵ ئەم مەوزوعین بەڵام دەمێنێتەوە تاکەی وەزروف و بارودۆخەت وەزیرەکان سوێندیان خوار وەزیرە کوردەکانیش ئێمەش چاوەڕێین چاوەڕ لەگەڵ NRT بن بۆ تاوتێکردنی مەلەفە گەرمەکان سپاس.